خۆشەویستان ئێستش دەچینە کۆتا بەشی خەڵاتەکانی ڕوانگە فۆتۆگرافی دەستڕەنگینی و وردبینی لاوانی فۆتۆگرافەر لە گرتنی وێنە و دیمەنی سەرنجڕاکێش شایەنی ڕەخساندنی دەرفەتی جیاوازە بۆ ناساندن و بەرەو پێشبردنیان هەر بۆ ئەم مەبەستە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2018 دەرفەتی پێشکەشکردنی بەرهەمی فۆتۆگرافی دەخاتە بەردەم لاوانی فۆتۆگرافەر ئەو سێگەنجەی کە گەیشتنەتە قۆناغی کۆتایی بریتین لە بەمۆ ئاوات لە شاری سلێمانی خۆشەویست ڕەوا ڕێوس لە شاری ڕانگە سلێمانی ڕێبین حەکیم لە شاری سلێمانی خۆشەویست داوا لە بەڕێز ئیبۆ ڕەسوڵ بەرەوبەری ئۆفیسی DAI لە عێراق دەکەین با بفەرمێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان لە دوای ئەوەی کە پلەی یەکەم و دووەم و سێم دەخوێنمەوە بفەرموو ئەو گەنجەی کە پلەی یەکەمی پلەی سێمی بەدەستهێناوە بۆ بەشی فۆتۆگرافی بریتیە لە بەمۆ ئاوات ئەو گەنجەی بۆتە خاوەنی پلەی یەکەم ڕێبین حەکیم واتە لە پلەی دووەم ڕەوا ڕێوس شەپڵەکانتان زۆر سپاس بۆ کات ئیبۆ ڕێبین پیرۆزە لە کەیەوە دەستت کردووە بەکاری فۆتۆگرافی ئەوەی ڕاستی بێت من تقریبا 5-6 ساڵە پێش ئێستا زۆر بەجددی بووم تا 2015 بەجددی ئیشی ئەوەمە کرد بەزیتر لە دوای ئەوە بەبوونی خوێندن و چ شتێکی ترەوە ئەو فرسەتە نەگونجا بەس کە بەڕاستی ئەو شتەی ڕوانگەم بینی پێم خۆش و بەشدار بوومە سپاس بەخوا سپاس بەوانەشی کاریکاریان کردوم گەشتومەتە قۆناغی کۆتایی و لە قۆناغی کۆشتایی شاتوانیم پلەی یەکەم بەدەست بێنم ڕێزم خۆشەویستم بۆ دوو برادرە هەیە کە لەگەڵ مابوون دڵنیایانەکەمەوە کە ئەگەر ئیشەکانی من لانی کەم وەکۆی منەوە بێت دڵنیام زۆر لۆی من باشتر بۆ احترامم بۆم و بەشداروانێ سپاسی ڕوانگە و سپۆنسەرەکانەکەم لە شیوەرساغ زۆر سپاس بۆ تۆش هەر بژیت و سەرکەوتوو بیت و پیرۆزە